هذا سبيكرت سپێکرد ولا سڵاو لە ئەزیزانم سڵاوی خواتان لێوێ ئەرێ من دەستم بە قسە کرد پەخش حازرە زۆر باشە سڵاوتان لێوێ ئەزیزانم ئینشاڵڵا هەموو لایەک ساغ و سەلامەتن بە پشتیوانی خی گەورە بە خۆشیەتان بینین ئینشاڵڵا هەموو کاتێک جەوتان ساف دڵتان ئارام هەروەکو ئەمڕۆی ئێمە کە کۆمەڵێک ئازیز خۆشەویست لە شارە جیاوازەکانی کوردستان سەردانیان کردین نەورۆز زۆر سوپاس و کاکە ئاکاریش سپاس دەکەین بەڵام تو ئەو خوایە تکایە بەس پرسیاری دووبارە و پەلە مەکەن باشە بە قوربان یعنی مەبەستەکەم لەوەیە یەک تۆزێ کاتمان بدەنێ بۆ ئەوەی کە پرسیارەکانی بەڕێستان دێ ئێمە بە تەرتیب ئەی خوێنینەوە ڕەنگە 10 دقە چارەچێک تا 20 دقەش بکەوینە دوا بۆ حاڵەتەکە وەکوتم ئێمە خۆشحاڵین کە ئەزیزانی کەناڵەکەمان ئەمڕۆ و دوێنێ سەردانیان کردوین چەند خۆشەویستێک ئینشەڵڵا مقدر نەبێت لە کۆمێنیتی وێنەکانیاندا ئەنین کە سەردانیان کردبووین هاتبوونە لامان بۆ ئەوەی ڕیزبەندیان بۆ ڕێک بخەین خۆشەویستێکمان لە شاری سلێمانیەوە تەشریفی هێنا بۆ زۆر سپاسیەکەین ئینشاڵڵا هیوادارین کە لە جێگەی سیقەی بەڕێستان نابین بە شێوازێک بتوانین باشترین و بخوتترین چۆنەڵی یارمەتی و هاوکاری و ڕێنوێنیتان بکەین خۆشەویستانم بەهۆی زۆری ئەو دۆست و برادەرانی کە چاوەڕێن با بڵێن فۆرمیان بۆ پڕ بکەینەوە بۆیە ڕەنگە نتوانین ئێمڕۆ لە سەعات زیاتر لە خزمەتتانە بمێنینەوە ئینشاءڵڵا بە خۆشحاڵیەوە هەوڵ دەین زۆرترین پرسیارەکانتان جواب بدەینەوە با دەست پێ بکەین بۆی زۆر کات بە و بابەتانە نەکوژین ئینشاءڵڵا لە خزمەتتان نابین کورد پێرفێکت سڵاو زانستی تاقیگا ئەوائیل بێ دەچێتەوە تۆ بەڕێزم بە پێی ڕێنمایەکان لە ساڵی پارە لەبەرەوەی و قسمە تەخەڕوجی نەبووە تا ئێستا باسی نەکراوە ئەگەر ڕێنمایەکانی ئەم ساڵ دەرچێ و پێمان بگات بە ئەکیدی ئینشاءڵڵا لە خزمەتتان نابین و بۆتان باسەکەین بەڵام هەتا ئەم لەحزەیە زانستی تاقیگا ئەوائیلی باز نەکراوە و باسیەوە نەکراوە کاتێتەوە کۆلێژی پزیشکی یاخودنا و خەڵات حەمید سپاس بۆ ئەو دڵانەی کە ناردووتە دڵی ئێمن ماهر خلف أستاذي أنا أفهم عربي وبالخدمة إذا أكون عندك سؤال أو شيء تفضل كردستان على بو بركدنەوەی زانکۆڵین دەتوانین لەسەر جنسیەی باوکت پڕ بکەیتەوە لەبەرەوەی ناتوانم کارتی نیشتیمانی دەربکەن لەبەر هەڵبژاردن چی بکەم ئەگەر بتوانیت جەنابەت پێم بڵێ چی بکەم بەڕێزم ئەتوانی معلوماتەکانی جنسی عێراقی باوکت بنووسی ئەشتوانیت معلوماتەکانی نفوسەکەت کۆپی بکەی لەسەر شوێنی جنسیەکەت دای بنەی ئەلبەتە ئەمە شتێکە خۆی ڕەنگە زۆر یاسایی نەبێت بەڵام لەبەرەوەی کە نیتە چیەکەی ئایا زانکۆڵین پڕ ناکەیتەوە ئەوەکو هاوکاری و یارمەتیەک خراپ نییە ئەگەر بەو شێوازە بیکەی بەڕێزم عەلیوریا ڕێز و سڵامان بۆی هەیە لە مامۆستانەوە پێنج بەشێک باشە بەڕێزم ئێمە لە ڤیددیۆکەشمانە باسمان کردووە 95 نزیکە لە شیکاری پەرستاری با بڵێن بایۆلۆجی پزیشکی فیزیای پزیشکی یان هەندەسەکان جگەل لە تەلارسازی و پرۆگرامسازی تقریبا ئەوانە تۆز لە پارالێلەوە زیاتر نزیکن بۆی بەڵام ئەوانەیە دیکە شارستانیە یان تا حدێک پرۆگرام سازیەکەش تۆزە تەلارسازیەکە شکیتیا هەیە ئەگەر نا ئەو قسمانە قسمی باشن بۆی هەندەسەی ئەندازیاری باوڵێن کیمیامان هەیە نەوتمان هەیە لە هەندێک شوێن ئایتیمان هەیە لە کولی علوم کۆمەڵێک بەشی دیکە هەیە ئەتوانێت بەپێی حەز و ئارەزوەکانی خۆت ئەگەر توبی بێ یان هەندەسی بێت هەڵی بژێریت
سایە ساڵح ئەڵێ بێز ئەحمەد کۆنمرەی 84.5 بۆچ بەشێک باشە کێپڕ بکەمەوە بەڕێزم 84.5 لە دەوروبەری مەعهەدی طبیایە ناگا بە دەرمانسازی بەڵام پەرستاری شیکاری پەرستاری ددان یا باوڵێن یاریدەدەری پزیشکی ددان تیشک سڕکردن هەروە هەندێک کۆلێژ هەن ینی ئەتوانی پڕیان بکەیتەوە یان ئەوەتانێ بەشەکانی ئایتی لە پەیمانگەکان پڕ بکەیتەوە یان لە هەندێک زانکۆ باڵێن ببورن لە هەندێک کۆلێژ وەکو کۆلێژی بازرگانی لە سلێمانی ئایتیمان هەیە ئەو کۆنمرەیە تقریبان وەریەگرێت مشکلەیەکی نییە ئەتوانێت لەو شوێنانە دایبنێت پارک پەروین سلااو لەبێ مامۆستاجیان ئێمەشەڵین سلااو لە بەڕێزت سواس دەکەین سەلام تکایە پەرستاری ددان چەنی پێویستە و بەشێکی چۆنە و لەکوێ هەیە پەرستاری ددان لە شاری سلێمانی هەیە و یاریدەدەری پزیشکی ددان لە هەولێر هەیە معدلی لە دەوروبەری 82 لەو بینەیە یاریەکات معدلێکی لەو بابەتی پێویستە بەشێکی چۆنە ئەلبەتە بەشێکی خراپ نییە ئەتوانین شوکار لەگەڵ دکتۆرە بەڕێزەکان بکەیت تاخمی ددان دروستکەیت ئەکەوێتە سەر خۆت کە تا چەند کۆمەڵایەتیانە ئەتوانین لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانە عیلاقە پێیا بکەیت و ئیش بۆ خۆت بدۆزیتەوە ستار شاین ئەینەوەسێ پەرستاری پارالێل وەری ئەگرێ بەڕێزم پەرستاری بۆ خۆی 94 تقریبان وەرگرتووە و 91 تقریبان بە پارالێل وەرگرتووە ئەگەر کۆنمرە بەرز و نزمی بەسەرانەیە بەڵێ بە ئاسانی ئینشاءالله بە پشتیوانی خۆی گەورە کۆنمرەکە شم لێکات بەڵام دائیمان حەزەری ئەوە وەرگرە ئەگە دەرەجە زیاد و کەم بکات ئەوە شتێکی ترە کوردستان ئەڵێ 75.4 وێژەی لە زانکۆی ڕامیە لە ئێواران وەردەگیرێت پارەکەی چەندە بەڕێزم 75.4 تقریبان لەوێ احتیمالی وەرگرتنی هەیە ئەو پارەکەش بەڕاستی لە شوێنێک تا شوێنێک ئەگۆڕێ ئەوکو زانیاریانی کە من لە شاری هەولێر هەمە تقریبان لە 1.5 ملیۆن بۆ 2 ملیۆنە لەو دەوروبەرانە بەڵام دقیق نیم بەڕاستی لە پارەکەیە ئەلبەتە ئەو سعرانەی ئێمە ئەیڵێن بەبێ داشکاندنە داشکاندن حکومەتی هەرێم ئەیکا یان نایکە ئەمێنێ یان نامێنێ تا ئەم لە حەزەیە ماوە نازانین پاژەوە چۆنە بێت هەدیە پشتیوان سڵاو مامۆستا دەرەجەکەم 79 لە پارێزگای سلێمانی بۆ پارالێل پەیمانگای پەرستاری وەرم دەگرێت اینجا بۆ بەشە ناوخۆیی حکوومەت بۆ دابین دەکات بەڕێزم مەوزوعی قسم داخلی تایبەت بۆ کچان بەڵێ زۆربەی کات دابین کراوە نازانم ئەگەر هەندێک جار کرێش هەبووە خەڵک بۆ خۆی بۆ نمونە بە شوێنەکە ڕازی نەبووە هەوڵی داوە بچێت لە قسم داخلیەکی ئەهلیە بمێنێتەوە و سەبارەت بە کۆنمرەی پەرستاریەکەش ئەمێ دڵنیا بمەوە لێی پەرستاری تقریبا نزیکەی پارالێلەکەی دەوروبەری 80 وەرەگرێت بەڕێزت 79 هەیە لە سنوورەکەی بەڵام دڵنیانین 100% وەردەگرێ یان نا ئەو پارک پەروینە لە تکایە 81.7 لە وەرجێڕان یان مەعهەد تەمریض دێتەوە لە دهۆک ینی هەر بۆ پارێزگای دهۆک ئەگە لە پارێزگای دهۆکیت ئەوە با بڵێن مەعهەد تەمریزەکەشی تەمەشاکەین ئێستا و وەرجێڕانەکەشی هەوڵەدەین کۆنمرەکە وەربگرین ببورن چووکە بەڕاستی ئەو هەموو کۆنمرێمان پێ لەبەر ناکرێ ئەمانە چێکی کەینەوە بۆی هەڵا نەکەین تەکنیکی وەرجێڕان ئەگە وەرجێڕان بدۆزینەوە زمانی ئینگلیزی زمانی عەرەبی کوردی مێژوو سەیرە وەرجێڕان لەکوێ وەرجێڕان ئەڵێ بەگشتی 86.4 وەرگرتووە ئەو بۆ کەسێک لە شاری سلێمانیە لە شاری هەولێرە بڕوە و ئەگەر دانیشتوو شاری دهۆک بێت حتمما ئەو دەرەجەیە کەمە بێتەوە لەوانەیە دەوروبەری 82 ئەو دەورانە بێت
نزیکی ئەو بەشایی هەت تەمریزیش ئەگەر تەمەشایەکی بکەین لە پەیمانگەی تەکنیکی دهۆک پەرستاری با بڵێن بە پارالێلەکەی 1940 بۆ گشتی وەرگرتووە تقریبا نتوانین بڵێن هەمان دەرەجێ 1970 تقریبا شمولێکات BNE بەرزنجی ئەڵێت سلااو مامۆسای بەڕێز زۆر سپاس کۆنمرم 8.28 و هیچ ئەمەلێکم هەیە لە بەشێک لە بەشەکانی پزیشکی لە زانکۆ بێمە وەرگرتن بەبێ پارالێل بە کۆنمرەی پۆلی دەم 8.2 و کۆنمرەی پۆلی یانزەم 7.8 بەڕێزم مەوزوعی ئەوەی بەو هەشتا ئەوانە بتوێت لە کۆلێژ دەوام بکەی تا ڕادەیەک زەحمەتە تەنانەت بە پارالێلی ژوەر ناگیرێ چونکە بەڕاستی کۆلێژە پزیشکەکان دەرەجیان بەرزە ئەگەر با بڵێن هەتا بە پۆلی دە و یانزەش معدل بگاتە 1970 یەک احتیمالێکی بەسیتت بۆ دروستە بێت بۆ چارەسەری سروشتی بە پارالێل بەڵام بەبێ پارالێل زۆر زۆر زەحمەتە ئەو شتە ڕوو بدات مەتین دۆڵەمەری بگورە سایخان هەمان پرسیاری کردەوە کە جوابمان داوەتەوە براژیان من ئەمێ فۆرمەکەم هەڵوەشێنمەوە ئەبێت چی بکەم بەڕێزم بۆ هەڵوەشانەوەی فۆرم لە هەر زانکۆیەک نزیکیت لە هەر شوێنێکی زانکۆ لێت نزیکە لە هەولێری زانکۆی سڵاحەدین هەیە زانکۆی پۆلیتەکنیک هەیە و وەزارەتی خوێندنی باڵا هەیە لە شاری سلێمانی دووبارە زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکمان هەیە لە شاری دۆهۆک بە هەمان شێوە هەمویان تۆماری گشتیان هەیە سەردانی تۆماری گشتیەکەی کۆدەکەت پێەیە ئەچیت ئەڵێ من ئەمەوێ هەنگاوێک یا دوو هەنگاو یا سێ هەنگاو زانکۆڵاینەکەم فۆرمەکەم بگەڕێنمەوە ئەو کاتە چەند هەنگاوێک بۆ تەگەڕێن دووە تۆش ئەتوانی بە ئیسراحەتی خۆت کاری لەسەر بکەیت و بەشەکانت ڕێک بخەیتەوە جارێ دیکەڵێمەوە نزیکترین تۆماری گشتی زانکۆ لە لای بەڕێزت لەکوێ بۆ نمونە لە شاری سۆران زانکۆی سۆرانمان هەیە لە شاری کۆیە زانکۆی کۆیەمان هەیە زانکۆی هەڵەبجەمان هەیە ئێمە لە سەرەتاکانە لە ڤیددیۆیەکمانە باسی ئەومان کرد 14 سنتەری ڕاوێژکاریمان هەیە بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لەو 14 بنکەیە ئەتوانیت تۆ تەنها وشەی تێپەڕ بەکارهێنەرەکەت پێ بێت بیان دێتێت دوو هەنگاو بۆت بگەڕێن لە دو سێ هەنگاو بیبەنەوە سەرەتا هەر شتێکت کە پێویستە لە دیکار بکەیت نەورۆزە پرسێت علوم کیمیا چۆنە بەڕێزم علوم کیمیا بەشێکی باشە ئیشی مختبەراتەکە ئەتوانێت بۆ خۆی کاری خۆی بکات لەسەر ئیشی مختبەرات ئەتوانێت لە شەریکاتی نەوت ئەتوانێت لەو شوێنانەی کە پاکەرەوەکان دروستەکەن هەروە ئەو بابەتانەی تر کە ئیشی کیمیایی تیا بێت ئەتوانێت ئیش بکات سایەخان وەڵامماندایەوە بۆ بەڕێزت کاکە مەتین دۆڵەمەڕی ئەڵێ برا زۆر خۆشەویستی ئێوە خۆشەویستی ئێمەن سوپاستانەکەین سوپاسی ئەو دڵە لە ناو کوردەواری خۆمانە پێیانەوترێ مامان یا ئەو کەسانەی لە کاتی مناڵبوونە یارمەتی ئافرەتە دەن یا ئەو حاڵەتانەی لە کاتی مناڵبوونە ڕوئەدات پەرستاری تایبەتن بەو بابەتە دواتە تەنها بۆ ئافرەتانە بۆ پیاوان نابێت یا بۆ کوڕان نابێت تەنها کچان ئەتوانن بچنە و شوێنە و ئیشەکەشیان بریتە لە یارمەتیدان و حاڵەتی مناڵبوون بەو شێوازە سۆهان محەممەد دەڵێ دەستان خۆش بێ ئێمە شەڵێن دەستی جەنابێشت خۆش سپاس بۆ کۆمنتەکەت بە هیوایی بەرزی بۆ جەنابەت دیلا سەڵێ مامۆستا بۆچی وتت مایکرۆبایۆلۆژی باش نییە جیاوازی چیە لەگەڵ شیکاری نەخۆشی زۆر کەس ئەو پرسیارە کات طبعا من بۆ خۆم مەرحەلە چواری کۆلێژی شیکاریم ساڵی پار یا با بڵێن ئەم هاوینە هەتا مانجیدا من لە ناو تەدریب هاوێنەیە ماوەی مەشقی هاوێنەیە بوومە چەند جارێک و کۆمەڵ هاوڕێیەک و خۆشەویستێکی مایکرۆبایۆلۆجی کیمیای کلینکی ژیانیم بینیوە نزیکەوە قسەم لەگەڵیان کردووە پێشتر من زانیاریی ئەوتم لەسەر قسمانە نەبوو تا لەگەڵ ئەوانە دانیشتم چەند جارێک دڵنیا بوومەوە لەوەی کە ئەوان
تەنانەت خودی خۆیان کە 4 ساڵ بوو 3 ساڵ بوو لێ ئەیان خوێند نیان ئەزانی ئەبن بەچی نیان ئەزانی چی ئەخوێنن نیان ئەزانی ئەسڵەن بۆ ئەخوێنن و دوای ئەوە من کە ئەڵێ مایکرۆبایۆلۆژی پزیشکی باش نییە بۆچی جیاوازی چییە لەگە شیکاریە ئێمە ئەگەر بین شیکاری دابشکەین نزیکەی 8 بۆ 10 بەشی هەیە کە بریتین لە بەشەکانی بایۆلۆژی مایکرۆبایۆلۆژی کلینیکال کیمیستری یا کیمیستری بەعام کیمیا پاراسایتمانەیە پاراسایتۆلۆژی با بڵێن هەروەها ئیمینۆلۆژی کە مەناعاکات بەرگری لە شەکات ڤایرۆلۆژی مایکۆلۆژی ئەو چەند بەشیشی تر هیماتۆلۆژی کە زانستی خوێنە ئەم بەشانە هەمووی لەژێر چەتری شیکاری نەخۆشیە تۆ دیت یەک بەش هەڵەبژێریت واتە حدودی ئیشکردنی خۆت سنوورەکەت لە خۆت بچوو کردەوە من ئەگەر بتوانم لە یەک کاتە 7 ئیش هەرچیەشیان خۆم پێم خۆش بێ و بەتوانا بم تیا بیکەم باشترە لەوەی یەک ئیشێک مەبەستم لەوە نییە لە عیلمەکەی مەبەستم لە ئیشکردنەکەیەتی ئاگادار بن بۆ نمونە ئەوەی مایکرۆبایۆلۆژی تەواو کردووە تەنها لە باری زیندەوەرە ئەتوانێت زیندەوەرە بوردەکان کە پاراسایت و هەندێک بەکتریان ئیش بکات بەڵام کە تۆ شیکاری ئەخوێنیت ئەو بەشت هەیە بایۆلۆژی لە ڕووی بایۆلۆژیەوە جسمی ئینسان ئەخوێنیت ئەناتۆمی ئینسان ئەخوێنیت واتە پێکاتی جسمی ئینسان هەروەها لەگەڵ ئەوەشە دێی لایەنی کیمیایی پاراسایت لایەنی خوێنی ئەو ئینسانە پێکاتەکانی خوێنی ئەم وردەوانە هەموو ئەخوێنیت زانیاریت لەبارەی هەموویەوە هەیە کەواتە زۆر جیاوازە لەگەڵ مایکرۆبایۆلۆژیە هۆکارەکەشی ئەوەیە من لەسەر قسەی ئەو قوتابی بەڕێزانە بڕوان پێ بکەن سوێندیان داوم کە هەر کەسێ باسی مایکرۆبایۆلۆژی کرد من ئەمەی پێ بڵێم کە پێی بڵێم بەشێکی باش نییە دوایەوە معدەلێکی زۆر بەرز مستەقبلێکی نادیار شتی باشتر لەو هەیە ئەتوانین چتە پەرستاری من ناڵم هەر شیکاری بڕۆ پەرستاری بڕۆ چارەسەری سروشتی با من ڕەخنە لە چارەسەری سروشتی بگرم بەشێکی زۆر زۆر باش ینی داهاتووی هەیە بەڕاستی ساڵانی داهاتوو من دڵنیام بەهۆی ئەوەی کە خەڵکی ئێستا زیاتر دانیشێت لە دیار کۆمپیوتەرە مشاکلی ئازاری پشت و با بڵێن فەقراتی مل و کۆمەڵێک کێشەی بە دروستە بێ یا ئەوانەی لە وەرزشە تووشی پێکانە بن یا کەسەکان حاڵەت تەبیعیە ئینسان تووشی پێکانە بێت خوانەخواسە حادیسەیە جەڵدەی دەماغە کۆمەڵە شتەیەکەوە لە ئینسانەکات تۆزێک کێشەی بە دروست بێ هەمویان پێویستیان بە عیلاج تەبیعیە بۆیە داهاتوو لە لای ئەوانە با من ڕەخنە لەوان بگرم من ڕقم لە مایکرۆبایۆلۆژی نییە چکە خۆم ئەی خوێنم بەڵام ئەڵێم کە قسمێک هیچ داهاتوێشی نەبێ ئەو هەموو ئەزیزە بۆ زەرری بەربکەیە ئەوەی من دەنگم پێ ئێگات ئاگدارم کردەوە داڕۆژ خەم لەوە ناخۆم کە شتێکم ئەزانی و بە خەڵکەکەی خۆمم نەوت بە دۆست و ئەزیزەکانی خۆمم نەوت ئەوەی دیکەشەکەوێتە سەر خۆتان جیاوازی چیە لە نێوان دەرچوویەکی شارستانی زانکۆی پۆلیتەکنیکی و دەرچوویەکی شارستانی زانکۆی سەلاحەدین فایر گەیمینگ سوپاس بۆ ئەو پرسیارە بەڕاستی زۆر کەس ئەو پرسیارەکات جیاوازیەکە چییە زانکۆی سەلاحەدین کاتێک ئەخوێنێت زیاتر پشت بە زانستی ناو کتێبە ئەبەستێت زیاتر لەگەڵ ئەوانەیە خەریکە بێت بەڵام پۆلیتەکنیک لە هەر شوێنێک بێت کە وشەی پۆلیتەکنیکت بیست واتە کارکردن واتە عملی تۆ لە مەرحەلەیەکەوە عملی دەست پێکات زانکۆی سەلاحەدین لە مەرحەلە 3 و 4 ئەگەر چەند دەرسێکی عملی هەبێت بەڵام زانکۆی پۆلیتەکنیک گەر پزیشکی بێت گەر کارجێڕی بێت گەر ئەندازیاری بێت یا هەر بەشێکی تر بێت هەموو ئیشەکانیان لە مختبەراتە ئەکرێت مختبەر مەبەستمەوە نییە مختبەری پزیشکی لە ناو تاقیگەیە ئیشوکارەکانیانەکەن لە دەرەوەی ئیشوکارەکانیانەکەن سەردانی مەیدانیان هەیە تەطبیقیان زۆرە زیاتر ئیش بەدەستەکەن بەدەستی خۆیان ئیش لەسەر شتەکانەکەن بەڵام لە زانکۆی سەلاحەدین زیاتر پشت بە خوێندنە بەسترێ پشت بە زانستەکە بەسترێ دوای تەخەڕوج ئەکەونە ئیشی عملیەوە فەرقەکەیان بەو شێوازەیە شانە حەبیب
مامۆستا معدلم بۆ فیزیا پزیشکی 86.8 خەڵکی دوهۆکم لە هەولێر بە پارالێل وەرم ئەگرێ و طبیعەتی کاری فیزیای پزیشکی چۆنە هەلی کاری هەیە ئەو پرسیارێکی زۆر زۆر گرینگە طبعاً فیزیای پزیشکی خۆی 87.6 وەرەگرێ ئەوە فیزیای پزیشکی بە پارالێل 82.1 وەرەگرێ 82.1 ئەگە بە ڕێز لە دوهۆکەوە دێیت بەلای کەمۆسێ دەرەجە دەبێت زیاد بکەینە سەری ئەو کاتا بێتە 85 نزیکەی 86 ئەگەر بە ڕێزت 86.8 ئومێدێکی زۆر شەڵا لێ وەربگیری و با طبیعەتی کاری فیزیای پزیشکیش بریتە لە کاری تیشک سۆنار MRI CT سکان و ئەو بابەتانە ئایا هەلی کاری هەیە یان نییە بۆ ئەمڕۆ تا ڕادەیەک باشە نازانم 4 ساڵی دیکە چۆنە بێ بەڕاستی ئەو پرسیارانەمان وەڵامدایەوە تکامان کرد کە پرسیاری دووبارە تکایە مەنێرن چکە بەڕاستی هەندێک لە پرسیارەکان وامان لێکات پرسیاری ئەوانەی دیکەش بەبەرچاومان نەکەوێت لەبەرەوە بمانبورن ینی حەزەکەین زۆرترین پرسیار وەڵام بدەینەوە تکایە بۆیە خوا زۆر پرسیاری دووبارە مەکەنەوە یعنی ئێستا زیاتر لە 16 پرسیار بێک کە دووبارە بۆتەوە نەورۆزەڵی ئافرەتان و لەدایک بوون یان دەروونناسی 64 وەری دەگرێ بەڕێزم ئافرەتان و لەدایک بوون پارالێلەکەی نزیکەی 70 ئەو دەرەجێ وەری ناگرێ و دەروونناسیش ئەگەر باسی زانکۆی سەلاحەددینەکەی دەروونناسی لە شاری هەولێر لە زانکۆی سەلاحەددین کۆنمرەی بەشی کۆلێژی ئاداب جغرافی دەروونناسی 70.4 وەرگرتووە ئەوە بە زانکۆڵاین و 64 ڕێکی بە پارالێل وەرگرتووە ئەلبەتە ئێوارانی کەمترە بێتەوە ئێوارانی 59 بووبوون 63 وەرگرتووە دەروونناسی و ئێوارانیشی 59.2 وەرگرتووە ئەوەشمان جواب دایەوە ئەو بەڕێزانە هەموویمان جواب داوەتەوە بێخاڵ ئەڵێ مامۆستا 66.3 چ بەشێک وەری دەگرێت لە خەبات لە کۆیە لە شەقڵاوە لە سۆران لە تەقتەق تەوان 66 ئەگەر بێت و باسی خەبات بکەین ئایتی ئەگەر علمی بێت و بەشەکانی تر جگە لە کارجێڕی یاسا چونکە ئەوە بەشێکی ئەدەبیە احتیمالی وەرگرتنی هەیە ئەگەر بچینە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر پەیمانگەی تەکنیکی خەبات 62 لە ئاسایشی خۆراک هاتۆتەوە بەرهەمی ڕۆژی لە 60 هاتۆتەوە تەکنۆلۆژیای زانیاری 64 پاراستنی ڕووەک 59 کارجێڕی یاسا 66.4 وەرگرتووە ئەگەر ئەدەبی بێت و باسی ئەوە خەباتمان باس کرد لە کۆیە 66 لە تەکنۆلۆژیای زانیاری 66.833 وەرگرتووە بە زانکۆڵاین و تەکنۆلۆژیای نەوت 66.7 نەوت و پێکردن 66.868 و کارجێڕی دەستگاکانی گەشتیاری 64 وەرگرتووە کارجێڕی کار 67.8 بەو شێوازەیە بۆ تەقتەق و بۆ شەقڵاوە ڤێرتەرنەری 67.7 وەرگرتووە
بیناکاری 66.038 و تەکنەلۆژیای زانیاری 71 کارجاری کار 68.3 وێنەی ئەندازەی 68.9 تقریبا 63 و سیستمی زانیاری کارجاری 62.919 و سەبارەت بە پەیمانگەی تەکنیکی سۆران تەنها 167مانە لە کارجاری کار و 66.4 لە تەکنەلۆژیای زانیاری. ئەوەش سەبارەت بە پرسیاری دادە بێخاڵ. قاسم ئەحمەد فیزیای پزیشکی بەشێکی باشە. بەڕێزم فیزیای پزیشکی بەشێکی زۆریش باشە لەبەرەوەی تایبەتە بە تیشک، سۆنار، MRI، CT سکان ئەمێنێتەوە سەرەوەی ئایا ئیشی هەیە یان نییە، کەسەکە تا چەند توانای هەیە، تا چەند زیرەکە ئەواکوێتە سەرخۆی. عندي طالب مرقم قيد يقدر يسوي تنازل أو ما هي الإجراءات المطلوبة إذا ماكو زحمة. أخ مواهر بيا يعني بيا جامعة بيا قسم بس المعدل مالتها شكيت مرقم قيد، يعني إذا ما صار ويا شو اسمه القسم ما راح للقسم ما سوى المعاملات وهيجي، لازم يسوي المعاملات وبعدين يسوي تنازل. التنازل لازم المعدل مالتها يطابق ويا القسم اللي يطالبها حتى يتنازل عليه. تمام؟ إذا أكو أي سؤال شيء أو معلومة تريدين اسأل أنا أجاوب إن شاء الله. فاير جيمينج برسيارەکانی زۆر دووبارەیە. زۆر سپاس بەڕێز سۆهان، هیوادارم هەڵە نەکەم بڵێم کاک یان خاتون، ئەڵێ بۆ هەمومان دێتیەوە هەر خەمی ئەو تەڵەبانەتە شاهانەی. سپاس دەکەم. ترسیەوەمان هەیە لە ئاستی ئەو مەدحە نەبین. ئینشاڵڵا هەوڵە دێن بە پێی توانە لە ماوەی ئەم هەفتەیەدا کە ماوە لە خزمەتتان نابین. سپاس وڵات وەزە گەرمە. سپاس بۆ ئەو کۆمنتانەی ئەینووسن، دەستان خۆش بێ. مەمنونین. من هەر ئەڵێم دادە سۆهان، ئیتر نازانم ئایا قسەکەم ڕاستە بێ یان نە. ئەم بەڕێزانە پرسیارەکان زۆربەی دووبارەیە بەداخەوە کە داوامان کرد پرسیاری دووبارە نەنووسن، بەڵام ئەوە زیاتر لە هەستەکەم کۆپی پێست کراوەتەوە پرسیارانە. هیوادارم ڕێگەی ئەو بەڕێزانەی دیکە بدەن بۆی پرسیارەکانیان بگا پێمان، تووشی قەلەقی و مەلەل نەبن، تووشی بێزاری نەبن. ئامێزەڵێ ئەم ڕێزبەندیە تەواوە 98.3 زانستی لە هەولێر، هەولێری پزیشکسازی سلێمانی و گەرمیانیش زیاد بکەین، چکە بەڕاستی ئەویش زۆر زۆر زەرورەتە. و پزیشکەکانیش پزیشکی ددانیش ئەگەر هۆکار ڕێگەی دوورە ئەو بابەتانە ئەوە نازانم، بەڵام پێم باشە هەموو کۆلێژە پزیشکەکان کە 6 دانن بیان نووسیت، ئەگەر کێشەی نەقڵ و ئەو بابەتانت ئەبێ ئەتوانی کۆیە و زاخۆ نەنووسیت، ببورە کۆیە و گەرمیان نەنووسن، چونکە ئەوە نەقڵ و ئەو بابەتانی تیانە. ددان سازیەکان هەمووی بنووسن، دەرمان سازیەکانیش هیارسێ پارێزە بینووسن. ئەوە شتێکی زۆر زۆر باشە. بەڵام من هەموو کات قسەیەکم هەیە، ئەڵێم کاتێک هێزێکی سەربازی ئەوێ هجوم بۆ شوێنێک بکات، پێش ئەوەی هجوومەکە بکات، ئەو ڕێگایە دەستنیشانەکە کە ئەگەر شکا بۆ شۆ بڕات. بۆیە پێم باشە دائیمەن خەتێک هەوێت کە لێوەی پاشەکشە بکەیت و بە سەلامەتی لی دەرچیت، کە ئەو بەشانەت نووسی تەنها ئەوە نەمەنێرە لە پاش ئەو چی هەیە. وەلو ئینشاڵڵا ئەو کۆنمرێکی زۆر باشە، بەدڵنیایەوە لە دەرمانسازی و لە ددانسازی دەرناچێت. ئومێدی شەکەین لە توبعامەکە بێتەوە. بۆیە پێم باشە هەر 6 توبعامەکە ئەگەر بنووسێ بەلایکەم و ئەگەر کۆیە و ئەوەشی تێنەکرد لەبەر نەقڵبوونەکە کێشەیەک نابێت ئینشاڵڵا. بەڵام پێرفێکتە، شتێکی جوانە، دەستان خۆش بێ.
ئەم پرسیارانە هەمووی دووبارەیە بەڕێزم دادە شانە تۆزێ سەبر و ئارامەتە بێ ئاساییە دیارە بەڕێزە پێخۆشە پرسیارەکان دووبارە بکاتەوە ئاسایی بێ بەلاتەوە ئێمە هەوڵە دەین دووبارە بوونەوەی پرسیارەکان زۆر کاریگەری نەبێت لە سەرمان و سوپاسیەکەی بۆ بەڕێزی شت کە ئاگادارت کردوتەوە ئێمە شەڵێنەوە تکایە ئەگەر ئەزێت نەبێ بۆ ئیسفادەی هەمووان ئەگەر بکرێت پرسیارەکان دووبارە نەکرێتەوە هۆنیان ڕەسوڵ ئەڵێ من بە پارالێل بەشێکم پڕ کردوتەوە ئەگەر ناوم گەڕایەوە دەتوانم قبولی نەکەم بڕۆم بۆ زانکۆیەکی ئەهلی بەڵێ زۆر زۆر ئاسایی ئەتوانی تەنازلیش بکەیت ئەشتوانی لە زانکۆیەکی ئەهلی بەڵام باشترە ئێستا هەلامان کاتە فۆرمی ئەهلێکەشت وەرگرت بێ وا باشترە فۆرمی ئەهلێکە وەرگرت بێ بۆ ئەوەی کاتێک کە ناوەکان دەرچوو زەختێکی زۆرەکەێتە زانکۆ ئەهلەکان زۆر کەس بە بەشەکەی خۆی رازی نییە یاوەتانی لەو کاتەیە ئەبینیت فۆرمی زانکۆکان نەماوە بۆیە ئاگاداری ئەو حاڵە بەگەر لە هەمان کاتە هەرچی پڕ بکەیتەوە باشترە مادا حاڵەتێکی لەو بابەتت هەیە 66.3ەکەمان جوابدایەوە باسی پەیوەندی نێودەوڵەتیەکان بکە ئیشەکانی چین بەڕێزم بەشی زانستە سیاسیەکان پەیوەندی نێودەوڵەتیەکان کاریان بریتیە لە بەڕەسمی وەکو ئیشی ڕسمیان ئیشان لە سەفارەتەکانە یان ئەو وڵاتانەی کە خاوەنی سیادەی خۆیانن پەیوەندیان لەگەڵ وڵاتان هەیە ئەو کەسانەی لەو بوارەیە و لەو مەجالەیە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان تەخەڕوجیان کردو اختصاسیان هەیە ئەوان ڕێکخەری ئەو پەیوەندیانان لە نێوان دوو وڵاتە زیاتر یاساکانی نێودەوڵەتی و کۆمەڵای بابەت چۆنەڵی ئەخوێنن بۆ ئەوەی کاریان لەو بابەتانە بێت BNE ئەڵێ مامۆستا کۆنەبرام 81.534 هیچ ئەمەلێکم هەیە لە مەعهەدی تەمریز پەرستاری دۆهۆک وەرگرتن طبعا لە دۆهۆک ئەگەر هەڵە نەبم کۆنمرەکان نزیکە لەو بابەتەوە ئەگەر کاتێ بچووکمان دەستکەوێ تەماشایەکی بکەین پەیمانگەی تەکنیکی دۆهۆک بەشی پەرستاری وەکوتمان 77.143 وەرگرتووە ئەگەر ئەوە طبعا گشتیە ئەگەر دوو دەرەجەش بێت لە نزیکەی 78 ئەوانە کۆتایی پێ هاتووە ئیشاڵڵا بە ئومێدی ئەوەی کە چۆنەڵیت وەربگیرێت چونکە هەشتاوێک و ئەوانە ئیشاڵڵا لە سنووری وەرگرتنەکەی ئابێت ئالاخان ئەڵەیە سەلام لە ساغبی کاک سرود و کاک خەسرەوی کامیرەمان و بەڕاستی جێگای شانازین هەروە کاک سەرسامیش نمونەتان زۆر بێ خۆم دوێنێ هاتم بۆلاتان بەخێر بێ ئالاخان سوپاس دەکەین کە سیقەت بە ئێمە هەبوو هاتی تەلامان ئێمە ئیشەڵڵا لە خزمەتە ئابین بەڕێزی مامۆستا سەرسام بەڕاستی شتێکە لە هەموو شوێنێک باز بکرێت پیاوێکی ماندوو لەناس خزمەتکار لەسەرخۆ و خاوەن کەسایەتیشی زۆر زۆر گەورە بە ژیان و ڕۆحمان قەرزاری مامۆستا سەرسامین ئێمە لە خزمەتە ئابین و جارێ دیکەش بە ئالاخان و ئەو بە ڕێزانێک کە سەردانیان کردوین یا ئەوانەی نەیانتوانیەوە سەردانمانکەن یا ئەوەی لە ڕێگەی ئێمەوە شارەزاییان پێیا کردووە توانیوە لە سنتەرەکانە شێوازێکی پخت پڕ بکەنەوە جێگەی سەربەرزیە بۆ ئێمە کە سەردانتان کردوین باوەڕتان بە ئێمە هەبووە ڕێنمایەکانی ئێمەتان وەرگرتووە لە خزمەتە بین هەتا ئەو کاتەی بتوانین ئامانزی ئیسماعیل لەڵێ خوێندکارێکی پۆلی 12 دەرچووی ساڵی 2016 ئەتوانێت بەشەکانی پارالێل پڕ بکاتەوە 2016 بۆ 17 ئەگەر هەڵە نەبم 5 ساڵ زیاتر بەسەریاتی ئەپەڕێ چکە ئەگەر بڵێن 16 17 17 18 19 19 20
2021 تقریبا لە پێنجەم ساڵێتی وەڵاهی شک و ناشکە ینی سیستمەکە ئەکەوێتە سەر سیستم هەندێک جار قبولێکە هەندێک جار قبولی ناکە بەڵام هەڵە نەبم پارالێل و ئێواران ناتوانێت بڕکاتەوە چکە لە 5 ساڵ تێپەڕێ ئەبێتە ئێواران ئەو لە حدودەکەی ینی پێنجەم ساڵەکەیە جا ئایا سیستمەکە داخلی 6 ساڵێکات و تا ناهێڵێ پڕیکاتەوە یان ئەهێڵێ پڕیکاتەوە بەڕاستی حاڵەتی لەو شوێ نەبووە زۆر دقیق ناتوانم بەڵام ئەڵێ 5 ساڵ تێپەڕێ بەسەریە ئایا ئەم ساڵ بەوە حسابەکە تێپەڕیوە یا ئەوەتانی هێشتا ماوێتی کورد لایف کوردش چارەسەری سروشتی بەشێکی چۆنە ئەوە باشە یان کیمێژیانی کلینک بەڕێزم چارەسەری سروشتی لە دوو شوێنە هەمانە کۆلێژی زانستە تەندروستیەکان زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆلێژی تەکنیکی تەندروستی بەشی شیکاری بەشی تەکنیکی چارەسەری سروشتیمانێ واتە یەکیان لە زانستە سروشتەکانە یەکیان لە پۆلیتەکنیکایە هەرچیان بەشی باشن ئەوە نێمە شارەزایم هەبێت تەکنیکێکە باشترە لەبەرەوەی خۆم لە نزیکەوە ئاگاداریانم لەگەڵ قوتابیەکانی ئەو بەشەیە هاوڕێ دۆست و برادریەکین زۆرجار لە قسمی داخلی لە خزمەتیانم پرسیاریان لێ یەکەم بەڕاستی رازین لە قسمەکەی خۆیان شارەزایشی باشیان پەیدا کردووە تەنانەت هەندێکیان لە مەرحەلەیەکە زۆر چێشەیان هەبوو بەڵام دواتر لە مەرحەلە 2-3 زیاتر شارەزای قسمەکە بوون و تەکنیکەکانی فێر بوون ئێستا بە بەشیشی زۆر باشی دائنن ئەم پرسیارە نەزاریشت دووبارە سەنگا و جمعە مامۆستا معادلی 87 بەشێکی باشە بووی ئەلبەتە لە فیزیای پزیشکی بە خوارەوە ئەگەیت بە علوم آیتی زانستەکانی کۆمپیوتەر هەروەها پارالێلی چارەسەری سروشتی یەک دوو بەشی هەندەسە بەڵام بەشەکان زۆر بەرچاو نین پاشان مەعهەدەکان دەرمانسازی بە پارالێل احتیمالی زۆرە شیکاری و پەرستاری بەشەکانی تر لە شاری هەولێر ویان لە ناو پارێزگاکانە ئەو کۆنمرەیە وەریەگرێت باش کاکە سەنگا و کاکە بڕوا قادر پرسێ مامۆستایە مەرجە ئەو بەشەی لە سەرەتادا دەنووسی لە فۆرمەکە ئەوێت بۆ بێتەوە نەخێر ئەکەوێتە سەر ئەو کۆنمرەی کە هەتا ئەو بەشەی کاڵت بژاردووە بۆ نمونە 80 هەیە و بەشێکە هەڵ بژاردووە 75 جۆرێگرێ ئەکید ئەو دێتەوە بەڵام بەشێکە هەڵ بژاردووە بۆ خۆت 80 هەیە و ئەو 85 زێوێت بە ئەکیدی نایەتەوە ئەکەوێتە سەر ئەوەی چیت هەڵ بژاردووە لەگەڵ دەرەجەکەی توایە چۆنە ئەوە زۆر گرینگە ئاگاداری بیت باشتر وایە ئێمە هەموو کادوتومانە 5 نمرە لە سەروی ئەو بەشانەی کە کۆنمرەی تۆ وەرەگرێ پاشان 5 نمرە لە خوارەوە لەو نێوەندەشە بە پۆینتات هەندێک قسم لە دەوروبەری خۆت هەڵبژێری بە احتیمالی بەرزبوونەوە و نزمبوونەوە حساباتی خۆتەکەی شانە حەبیب کەسێک ئەزانێ فیزیای پزیشکی بە پارالێل چەند پارەی پێویستە تقریبا نزیکی 3 ملیۆنە ئەگەر هەڵە نەبووم محەممەد ماپس پرسیارێکم هەبوو بەشی کانزاکان و تەکنەلۆجیای لکان چییە پیشەسازی ئۆتۆماتیکی مەبەستی چییە بەڕێزان ئەو دوو قسمە ئەم ساڵ لە کۆلێژی تەکنیکی تەکنەلۆجی هەولێر زیادی کردووە بەشی کانزاکان و تەکنەلۆجیای لکان لحێمی خۆمانە بەڵام خۆتان نەزانن ژیان ڕۆژ لە ڕۆژ بەرەو پێشکەوتنە ئەزیزەی تازە دەرەچێت بۆیە قسمەکانیش بەپێی پێویستی ڕۆژگار ئەوێ گۆڕانکاری بەسەرابێت ئەگەر هەڵە نەبووشکە قسمێکی تازای بەڕاستی هەرچەند ئێمە لە بەرنامانە ئیشاءالله ئەگەر بۆمان بگونجێت
سەردانی هەموو قسمەکان بکەین بە ڤیددیۆ ڕوونی بکەینەوە لە داهاتوویکی نزیکە ئەو کارە بکەین بەڵام تا ئێستا زانیاریمان لەسەر ئەو بەشە بەڕاستی دقیق نییە لەبەرەوە داوای پیشەسازی ئۆتۆماتیکی وەکو وتم یعنی ئێستا خۆتان نەزانن معاملی زۆر دروست بووە لە بارەی خۆراکەوە بۆ نمونە دروستکردنی چپس دروستکردنی ئاوی تەماتە دروستکردنی دۆشاوی ترێ یان کۆمەڵێک لەو بابەتانەی کە هەیە خۆتان زانن زۆربەی ئۆتۆماتیکیە ئەو پیشەسازی ئۆتۆماتیکیانی کە هەیە بابەتەکە ئەو هایە بەڵام وردەکاری زیاتر ڕەنگە نەتوانم ئێستا لەم کاتێت چکە زانیاری دەقیقمان لەسەری نییە قسمەکە تازەیە هێشتا نەکراوەتەوە ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکە و کارناوەکان گەڕایەوە قوتابیان نەتوانن ئەوەی پڕی کردوتەوە معلوماتی زیاتری لێوە بگرین و ئینشاڵڵا ئەوە بکەین باشە ئەگەر هەڵانە بم وابزانم زیاد ڕۆیشتین بەڕاستی کێشەمان لەگەڵ ئەو پرسیار دووبارە بوونەوەیە هەیە ئێستا پرسیارەکانمان لە تێکەڵاو بووە ئێمە نزیکەی 20 دقەیە کاتمان ماوە لەگەڵ بەڕێستانە یعنی بەڕاستی پێمان خۆش نییە ئەوەنە پرسیاری دووبارە بێت چکە بەڕاستی سەرمان لێ ئەشێنێ ئێستا ڕێزبەندی پرسیارەکان ئەمێ لێ بگەڕێم کاتی پێویستە پێم خۆشە وەڵامی هەموو لایەک بدەمەوە بەڵام ئەوەنەی دووبارەتیا بەڕاستی سە نازانم لە کوێوە دووبارە دەست پێ بکەمەوە ینی بەڕاستی تکاکەم بە تکا پرسیار دووبارە باتیای نەبێت تۆزێک کاتمان بدەنێ ئێمە یەک بەیەکی پرسیارەکان دین ئەگەر ئیم ڕۆژ نەبێت لە لایفی داهاتووە لە خزمەتتان نابین بڕوا بکەن ینی لە بەیانی ساعت 7:30 لە ماڵەوە دەرچوینە خەریکی زانکۆڵایم بووینە ساعت 7 ئێوارە لە ناو سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک هاتوینەتە دەرەوە تەنها بۆ خزمەتی ئێوە دانیشین ئەین تکایە کارێکی وا مەکەن قوتابیەکانی هاوڕێتان دۆستەکانتان ناسیارەکانتان زەرەر بکەن ینی بۆچی ئەوەنە پرسیاری دووبارە دڵنیا بن وەڵامتان نەدرێتەوە ینی ئێستا هەندێک بەڕێز لە حاڵەتی زەرورە کە دوێنێکە ئینستاگرام نەبووە کێشە هەبوو لە فەیسبوک و لە ماسنجەر و ئەو بابەتانە نامەیەکی زۆرمان بۆ هاتووە نەماتوانیوە دوێنێ جوابیان بدەینەوە مشەوەش بوونە قەلەق بوونە ئێمە هەوڵەدەین ئیمشەو هەرچۆنە بێ وەڵامی هەموو پرسیارەکانیان بدەینەوە بەڵام تکایە یعنی بۆچی ئەوەنە پرسیاری دووبارە ینی بڕوان پێ بکەن ئێستا ڕیزبەندەکەم لێ تێکەڵاو بۆ هەرچەنێکە گەڕێم ئەمەوێ بگەمەوە ئەو خاڵەی کە بەجێم هێشت بوو بەڵام بەداخەوە ینی بار حاڵاوانەی پرسیارەکانیان ڕۆیشە داوای لێبوردنیان لێکەم هەر هیچ نەبێ ئەوەنە کاتێ بەدەستمانەوە ماوە ئەمانە دیکە جواب بدەینەوە شارستانی هەولێر یان کۆیە یان سۆران بەنەوە تووسێ زیاتر ئەو کۆنمرەیە لە پاڕالێلی هەولێرەوە نزیکە و ئەگەر هەڵە نەبم لە کۆی و ئەوانە احتیمالەکان باشترن بۆ وەرگرتن بڵند ئیبراهیم مامۆستا 81.4 قانون هەولێر بە پاڕالێر وەردەگیرێ کاکە بڵندی خۆشەویست سپاس دەکەین کە سەردانت کردین لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیک و سبێنیش ئینشەڵا لە خزمەت تابین لەسەر بڕیارەکەی خۆمانین کاکە بڵند تقریبا ئەو کۆنمرەیە بە پاڕالێل ئینشەڵا کێشەیەکی نابێت بە پشتیوانەی خوای گەورە بەڵام ئێستا دڵنیاشە بینەوە لێی بزانین لە زانکۆی سڵاحەدین یاسا بۆ ئەوەی دڵنابیتەوە مافی خۆتە چووکە بەڕاستی ئەمڕۆ هەستمان کرد غەدرمان لە بۆ ڕێزت کردبێ داوای لێبوردنەکەین جارێ دیکە پاڕالێل 80.9 وەرگرتووە لە هەولێر ئینشاڵڵا بە ڕێزت 81 شتێکت هەیە بە پشتیوانی خۆی گەورە بە سەرکەوتووی یاساناسێک و مافناسێکی سەرکەوتو لێ دەرەچێت تا چەند بەش باشە بۆ پڕکردنەوە هەواستەکەم پرسیارەکەی تەواو نەبووە بەڵام ڕەنگە ئەوە بێت شەیدا محەممەد
بەڕێزم ئەتوانیت هەتا 50 بەش 70 بەش هەر سنێکت پێ خۆشە پڕی بکەیتەوە ئەگەر کۆنمرەکەت زۆر بەرزە ئەتوانیت لە 20 نەپەڕێنیت هەر تەنها ئەوانەی کە تەحسین معادلیان کردویان ساڵی پارلەی شوێنێک وەرنەگیراون ئەم ساڵ دەبێت ئللا 50 بەش پڕکەنەوە ئەگەر ناوانێت کە بە هەر ژمارەیەک بێ 1 دانە بێت 2 دانە بێت 10 دانە بێت 50 بێت کێشەی نابێت. مامۆستا ئەمێزە پرسێ مامۆستا لە نێوان دەرمانسازی پزیشکی ددان مامۆتۆ کامیان باشترە؟ گەرمە بەستت کۆلێژە بەڕێزم هیچ بەشیشان خراپ نین بەڕاستی هەرشان هەر باشن بەڵام دەرمانسازی تا ڕادەیەک لە پزیشکی ددان فراوانترە. بۆچی فراوانترە؟ لەبەرەوەی کارەکانت شەرت نییە هەر لە ناو کۆمپانیایەکی دروستکردنی دەرمانە یان دەرمان فرۆشتنا ئەوانە بێت. دەرمانسازی لەباری دیکە شاتوانێت کار بکات بەڵام ددانسازی پەیوەستە بە ئیشەکەی خۆیەوە زیاتر خەریکی ئیشوکاری خۆیە بێت. من وەکو خۆم دەرمانسازیم بە پۆینت پێ باشترە لە ددانسازی لەبەر ئەو هۆکارانەی کە باسم کرد و ئەو ڕۆژەش دووبارە لە شوێنێکە باسم کرد کە دەرمانسازی ئەتوانی بۆ خۆت لە شوێنێکە کار بکەی بۆ شاهادەکەشت لە شوێنەکە بەکرێ بدەیت. ئەحمەد وەرتێ ئەڵێ لە زانکۆی سڵاحەدین کۆلێژی زانست زانستەکانی کۆمپیوتەر 86.2 وەردەگیرێت. بەڕێزم ئەو بەشەی بەڕێزت باسیەکەیت ئەگەر هەڵە نەبم زانستەکانی کۆمپیوتەری مەبەستە زانستەکانی کۆمپیوتەر بە زانکۆڵین 86.5 وەرگرتووە بەڕێزم ئەو بەڕێزیشت 86.2 هەیە جیرانی یەکن 3 پۆینتان فەرقا معمەلەیەکی خێری تیا بکەن و ئیشەڵا ڕێکەکەون ئەگەر نا بە پارالێل پڕیکەیتەوە معدلە بێ بە 81 تقریبا بێ بە 82 ئەمەلی وەرگرتنت بەرزترە بێتەوە. شۆخانەڵێ ئایا کۆلێژی فاکەڵتی زانست کیمیا لەگەڵ کۆلێژی زانست کیمیا هەمان شتە؟ بەڕێزم با یەک شتێک هەیە حەزەکەم ڕوونی بکەمەوە کێشەی ئەم فاکەڵت و سکوڵ و ئەو بابەتانە هەمان شتە کۆلێژ و بەشە هیچ فەرقی نییە. کاتی ئەڵێ فاکەڵت یعنی کۆلێژ کاتی ئەڵێ سکوڵ یعنی بەش یعنی تەنها ناوێکە و کراوە بە ئینگلیزی و شتێکی لەو بابەتانی ئەگەر نە هەمان شتە و هیچ خۆتانی پێوە مەشغوڵ مەکەن بەو بابەتەوە. کاکە ئەحمەدی وەرتێ وەڵاممان داوەتەوە ئەو بەڕێزە ئەفەرمێت دیسان خەوە بەزمی کا خەسرۆ هەر لەگەڵ خەوایە دیارە پرسیارەکە حەزەکە سەرخێ بشتێنێ و ئیتر چی لێ بکەین دیارە خۆی بە ماندۆ زانێ شۆخان وەڵامی مادایەوە کاکە ئەحمەد جارێ دیکامان پرسیاری کردوتەوە تکایە مامۆستا زوو یا ئەڵڵاه کۆنەمرەی 80 تا 90 دابنێ کاتی کەم ماوە بۆ پڕکردنەوەی فۆرم. بەڕێزم لە 80 بۆ 90 هەر لێرە چکە بەڕاستی یەک شتان پێ بڵێم وەکو وتومانی بڕوان پێ بکەن تەنانەت کاتی وەڵامدانەوەی کۆمنتەکانی کەناڵم نەماوە یعنی تا سەعات نزیکەی 1:30 شەو من خەریکم بۆ ئەوە نایڵێم کە باسی بکەمەوە یان خوانە خواستە منەتێک بکەم نە من لە خزمەتم بۆ ئەوە دەستمان پێکردو کە خزمەت بکەین بەڵام بەڕاستی لەبەر ئەوەی خەڵکانێکی زۆر پەیوەندیمان پێوەکەن لە دۆست و برادران لە قوتابیان لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک 7:30 بەیانی لە ماڵەوە دەرەچین لەوێ خزمەتەکەین تا قوتابیەکان هەمووی بەڕێەکەین زۆر جار 7 ئێوارە 8 ئێوارە 6 ئێوارە تەواوە بین کە دێینەوە لە ماڵەوە لە خزمەتی قوتابیانین بڕوان پێ بکەن بۆ ئەم لایڤە یعنی ڕەنگە هەست بە دەمچاو و بە چاوە مکەن کە احتیمالەن ماندوێتیشی پێوە دیار بێ ئەم شکڵە قەبیح و ناشین و وەڵای شتێکی زۆر خۆش هاتەوە فکرم هەر حەزەکەم باسی کەم لێرەوە ئەمڕۆ دوای نوێژی مەغریب خەسرە حەزەکە بەشدار بێت لەگەڵمان لەم جێرانەوەیە ئەمڕۆ هاوریان تازە لە خواستاوە
داحاجێکی بەڕێز تەمەنی لە دەوری 70 ساڵە بوو لەگەڵ دوو کچەکەی هاتبوون ئێمڕۆ بەڕێزێک ئاخر کەس بوو کە ساعت حوتی ئێوارە فۆرممان بۆی پڕ کردەوە پێش ئەوی بڕاوەتی شتێک لە دڵمایە ئەمەوێ باسی بکەم ئەمەش کە فەرمومان لێ کردوتی ئەو دای حاجە قسێ زۆر خۆشی پێوتم هەرچەنێ شەرمەکەم بیجێڕمەوە منشتم فەرم و ئاساییە وتی دەستی لەسەر شانمدانا پێیوتم من ئەوە 3 بانگە لێرە واتە بانجی نیوەڕۆ بانجی عەسر بانجی مەغریب ئەگە بە قسەی داچی خۆت دەکەی بڕۆ لای ئەو کەسەری واتە بڕۆ لای ئەو کەچەڵە ئیشان لە هەمووی باشترە جا ئێمە بەڕاستی لە خزمەتان کێشەمان لە ئامادە نەکردنی ڤیددیۆکان بەڕاستی ئەوەیە 80 بۆ 90یش لە بینی با بڵێن چارەسەری سروشتی فیزیای پزیشکی ئەو هەروەها با بڵێن هەردوو بەشی کۆمپیوتەر کە آیتی و زانستەکانی کۆمپیوتەرە لە کۆلێژی علوم مەعهەدەکان دەرمانسازی شیکاری پەرستاری پزیشکی ددان و ئەو بابەتانە هەتا دێتە خوارەوە ئەگەر بە ڕێزێک ئەو کۆنمرەی هەیە و با بڵێن بەشی علمیە بەشەکانی آیتی لە پەیمانگە یا ئەوەتانێ ئەو بەشانێک کە باسمان کرد بەشەکانی آیتی بە شێوەی گشتی لە زانکۆ و پۆلیتەکنیکەکان ئینفۆرماتیک لە سلێمانی ینی لەو سنوورانەیە هەڵبژاردن بکات بۆ هەتا ئەگە زۆر زۆر ئاستی بەرز کردەوە بیگەێنێ بە کۆلێژی زانست بایۆلۆجی لەبەرەوەی بە شێوازێک لە شێوازەکان کۆنمرەکەی لەو بینەیە ئەمە جارێ دیکە داوای لێبردن لە هەموو لایەکەکەین باشە و کاکە هونەر بە تایبەتی لەبەرەوەی ئەو بەڕێزە چەند جارێکە داوای ئەو ڕیزبەندیاکە کە بە ڤیددیو ئامادەی بکەین پێڵێن زۆر داوای لێبوردنەکەین لەبەر سەرقاڵیمان بەڕاستی کاتی ڤیددیۆمان نییە ینی ئەبێ بە گەورەی خۆتان لێمان ببورێت کاکە هونەرجان لە خزمەت تابین لە ئەنستەگرامەوە بە تایبەت نامەمان بۆ بنێرە خزمەت دەکەین من ڕۆژی جمعە و شەممە لەسەر داوای مامۆستا سەرسامی بەڕێز ناتوانین بچینە سەرۆکایەتی بۆیە کاتی خۆم بە تەواوەتی تەرخانەکەم بۆ ئەو بەڕێزانەی لە کەناڵ لە ئینستاگرام نامەم بۆ ئەنێرن و هەوڵیش ئەدەم ئەگەر بتوانم چکە لایڤی داهاتومان ڕۆژی پێنجشەمە ئینشاڵڵا لە خزمەتتان نابین هەوڵ ئەدەم ڕۆژی جمعەش لایڤێک بکەین و هەوڵ ئەدەم لایڤی ڕۆژی جمعەم ئەگەر کاتم هەبێ و خوا عومر بدات زیاتر لە سەعاتونی بۆ 2 ساعات لە خزمەتتان نابم چونکە ئەزانم بەرەو کۆتایی کاتەکە ئەڕۆین ئەزانم کاتی ئەوەنە نەماوە بۆیە بمبورە کاکە هونەرجان بە تایبەت داوای لێبوردنم بۆ جەنابەت هەیە چکە ئاگادارم چەند جارێکە ئەو داوایە ئەەکەی بە گەورەی خۆت لێمان ببوورە لە پاش ئەوە ینی ببورن بەڕاستی پرسیاری دووبارە کە دێت سەرمان لێ شێوێنێت ئەوەمان جوابدایەوە تا چەند بەش دەتوانین پڕکەینەوە وەکووتمان بۆ ئەوانەی ئەم ساڵ لە پۆلی 6یان تەواو کردو پۆلی 12یان تەواو کردووە زۆر زۆر ئاساییە 1 بەش 2 بەش 10 بەش 15 بەش 50 70 بە کەیفی خۆتە هەرچەندێک ئەوەنەی ئارەزووی دڵی خۆت ئەوێت ئەمانە هەمووی دووبارەیە ئەنێ بەڕاستی گەیمینگ گلۆرایس سڵاو مامۆستاجیان لە کاتی پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن لە زانکۆ ئەگەر لە کاتی زیادکردنی زانیاریەکان زانیاری قوتابی ئەگەر زانیاریەکان داخڵ نەکەیت یان بە تەواوەتی پڕی نەکەیتەوە بەڕێزم دوو حاڵەت هەیە بۆ ئەو بابەتە ئەو زانیاریانە هەتا پڕی نەکەیتەوە ناتوانین ستە هەنگاوی دواتر و ئەگەر بە پوختی پڕت نەکردوتەوە ئەگەر بەدەستی ئەنقەستە و هەروە چۆن ئەڵێ بە ئیهمالی کردوتە ئەوە شتێکی باش نییە ئەتوانیت وەکو لە پێشترا وەڵامی پرسیاری بە ڕێزێکماندایەوە نزیکترین زانکۆ کە لێتەوە نزیکە بڕۆ تۆماری گشتیەکەی چەند هەنگاوێک بیگەڕێنەوە بەڵام پێش ئەوە ڕیزبەندیەکانت لە یادا بێ وێنەت گرت بێ
پاش ئەوە زانیاریەکان بە پوختی بە جوانی داخل بکە چونکە من ئەڵێم ئەوانەی کە جنسی عراقیان نییە لەم کاتەیە لەبەر مەسایلی هەڵبژاردن و هەندێک بابەتە شتێک ڕاوەستاوە شتێکی ئاساییە بەڵام ئەوانەی کە بە ئەنقەست یان لە ئیهمالیە پڕی ناکەنەوە پێم باشە بە پوختی پڕی بکەنەوە وەلاوکان ئینشاڵڵا کێشەیەکتان بۆ دروست نابێت بە پشتیوانی خۆی گەورە بەڵام زانیاری نەقص بۆ بنێری باش ئینشاڵڵا 66.3 وەڵامماندا ئایا هەفتاویەک ئەتوانێت بچێتە بەشێک بەرز بکرێتەوە بۆ زانکۆ بەڵێ بێگومان ئەتوانی لە ئایتیا داوامکەی لە سیستمی زانیاری کارژێڕیا داوامکەی لە بیناکاری لە ڕێگەوبان لە هەندێک لە پارالێلەکان زۆر بە ئاسانی وەرەگیرێت هەتا لە پزیشکی تەقتەق با بڵێن لە تەقتەق لە شیکاری و لە پەرستاری احتیمالی زۆری وەرگرتنی هەیە ئەتوانێت لەوە بخوێنێتەوە بگەڕێتەوە کۆلێژ بەشی زۆر هەیە بەڵێ ئەتوانێت بەڵێ 96 سەر بە پارێزگای هەولێرم ئەگەری چەندە لە شیکاری نەخۆشیەکان وەربگیرێم بەڕێزم 96 دەرەجێکی زۆر باشە و لە هەولێر ئینشاڵڵا چونکە 94 پوینت شتێکی وەرگرتووە هەڵا نەبم 94.5 بە دەرەجەونیەک لە سەروی ئەوەی ئینشاڵڵا ئومێدێکی باشتەیە بۆ وەرگرتن ئایا هەفتاوێک گوتمانەوە توانێت بچێت مامۆستا 78.8 پەیمانگەی پەرستاری وەری ئەگرێ بەڕێزم 78.8 بە پارالێل احتیمالێک هەیە کە وەربگیرێت یان بە ئێواران لە هەولێر ئەلبەتە لە شەقڵاوە لە سۆران لە کۆیە لە تەقتەق بابەتەکان فەرقەکە و تۆزێک دابەزێت توپ لە چەند ڕادەوەستێ نازناز دۆنزە ئەو پرسیاراکات بەڕێزم بەپی تەوەقعات توپ زۆر بەرزە بێتەوە تەوەقعی ئەوەکەین لە 98.8.9 لەو بینانەیە تەوەقعی وەستانەکرێت بۆیە دڵنیانین بەڵام تەکیدین لەوەی کە لە ساڵی ڕابردوو بەرزترە بێتەوە کە 98.4 هەڵوێست فەرهاد پەیمانگەی پەرستاری کوردی و عەرەبی تەرکەکرێ بەڕێزم نەخێر ئەم ساڵ وابزانم تەرێک ناکرێت ئەو پرسیارانە هەمووی دووبارەن ئەوانەمان جواب داوەتەوە کۆلێژی زانستەکانی کۆمپیوتەر ئەومان جواب داوەتەوە ئەوانەمان هەمووی جواب داوەتەوە سڵاو مامۆستا معدەلی 86 بە سۆز ئەو پرسیارە ئەکات ئەگەر سەر بە پارێزگای سلێمانی بی ئایا ئەکرێ لە فیزیای پزیشکی وەربژیرێک لە هەولێر بەڕێزم خۆی 87 پوینت شتێکی وەرگرتووە بەڵام بە پارالێلەکەی احتیمالی وەرگرتنت هەیە لە هەولێر چونکە بۆ هەولێر 87 پوینت شتێکی وەرگرتووە ئەگەر بەڕێز بێ ئەگاتە نزیکەی ناوت بۆیە لە پارالێلەکەی زیاتر ئومێدی وەرگرتنت هەیە مامۆستا لەگەڵ شەهادە و کارکردنی دەڵێم جیاوازیان چیە شارستانی زانکۆ پۆلیتەکنیکی و شارستانی زانکۆ ئیسلاحات هیچ جیاوازیەکی ئەوتۆی نییە تەکنیکیە هەمان کارەکات بگرە لەوانەیە شارەزاتریش بێ لە ڕووی تەکنیک و ئیشکردنەوە لە زانکۆی سەلاحەدین بەڵام لە لای مقاول و ئەو بابەتانە من معلوماتم نییە شێوازی ئیشکردنیان چۆنە بێت ڕووناک شادی ئەڵێت سڵام مامۆستاجان تەندروست باش بیت زۆر سپاس من کۆنەمرەم 89.7 دەمەوێت لە فیزیای پزیشکی وەرگیرم بۆیە لە یەکەم بەش دەینووسم ئایا تا چەند لەم بەشە ناوم دێتەوە بەڕێزم ئەگە 89.9 هەیە ئەو 87 وەرگرتووە ئەو ئەگەر دانیشتوی شاری هەولێریت ئەوە بە ڕێژەیەکی زۆرەوە ئەتوانین بڵێن سەری 170 ئینشاڵڵا وەرەگیرەی ئەمە بۆ یاڵێن 170 و 130مان بەجێهێشتووە لەبەرەوەی ترسی دەرەجە بەرزبوونەوەمانەیە ئینشاڵڵا ئەو حاڵەتەش ڕوونادا و بە ئیسراحەت لێ وەرەگیرێت وەڵا هەرتەنە ئەوە ساعتەکەمان تەواو بوو ئاگادارم
والله برا بەڕێزەکەم فایر گەیمینگ بەڕێزم ینی ڕاستە بەڕێزت ئەتەوێت جواب بدەیتەوە و زۆر ئیشت بە جوابەکەی هەیە بەڵام ینی بڕوان پێ بکە ئەو هەموو کۆمنتە دووبارەی ناویست هەرزوو وەڵامماندابەوە ئەتوانین لە کۆمنتی دووەمە پرسیاری دووەمەت بکەی پرسیاری سێمت بکەی سەتەمێن پرسیارش بکەی ئەمە لە خزمەتین هەر جواب بدەینەوە بەپێی کاتەکەمان بەڵام بڕوان پێم کرد ئەو دووبارە بوونەوەی پرسیارانە زۆر ئەزیێتمانەدا یعنی وا ئەکات من نەتوانم بەپێی پێویست وەڵامی هەموو ئەزیزان بدەمەوە یعنی ئێستاکانە کاتم تەواو بووە بەڵام نەمتوانیوە سەتا دەی پرسیارەکان جواب بدەمەوە هۆکارەکەشی بەڕاستی ئەو پرسیارە دووبارانەیە لەوانەیە پرسیاری هەندێک بەڕێزم هەر بەجێ هێشت بێ بۆیە لێرەوە داوایان لێکم بە گەوری خۆیان بمان بورن کاتەکەمان هەر ئەوەندانەیە ئەو پرسیارە دووبارانش بەڕاستی وەکوتم سەرمان لێ شوێنێ سوپاسانەکەم ئەگەر لە لایڤیدا هاتووە دووبارە نەبێتەوە 96 کوێوەری دەگرێت وەڵاهی 96 وەکوتمان لە شیکاریەوە شیکاری مایکرۆبایۆلۆجی پزیشکی کیمیای کلینکی ژیانی فیزیای پزیشکی ئەوە لە ڕووی پزیشکەکانەوە ئەگەر پێیا بێتە خوارە لە ڕووی ئەندازیارەکانەوە تا ڕادێک لە تەلارسازی زۆر نزیکە پرۆگرام سازی شارستانی ئەو بابەتانە ینی نزیکە لە هێوەی شڵا وەرێگرێت پەروەردە بایۆلۆجی بۆی هەیە لە تاقیگە ئیش بکات تەڵەبەی بایۆلۆجی چی ئەخوێنن لە تاقیگە بەڕێزم بایۆلۆجی پەروەردە هەر ناتوانێت ئەو شتە بکات احتیمالە کەسانێک کە بێ ئیشەکە ئێستا بکەن بەڵام ساڵانی پێشوو دەستیان پێکرد بێت چکە کاتی خۆی اختصاسەکە کەم بووە و توانێتی جێگەی خۆی بکاتەوە و زیرەک بووە ئیشوکارەکانی ڕای کردو بەڵام نەخێر ناتوانێت و بەشی بایۆلۆجیش چی ئەخوێنن لە تاقیگە بەشی بایۆلۆجی زیاتر لەسەر زیندەوەران وەکو بۆق و مشک و ئەو بابەتانە تەجاربیان هەیە ئایا دڵی چۆنی شەکە خوێندنەکە خوێن و ئەو پێکاتانەی چۆنە شێوازی ئیشکردنی ماسوولکە و ئەو بابەتانە لەسەر بۆق و لەسەر مشک و ئەو شتانە تاقیەکەنەوە واقع والله ئەبێ ڕاوە بۆقکەی ینی ترەوە خۆ ئەم لا وڵایەتیانە ئەرۆک و کاتی خۆی بورنەوە لە مەرحەلەیەک بەڵێ لە مەرحەلەیەک هەموو ساڵ ڕابۆخم پێ دەکەیت مەرحەلەیەک ماشەڵڵا ڕاوچێکی زۆر زیرەکە لە بۆقە ئەوەی لە بایۆلۆجی پزیشکی وەرگیرا با تەلەفۆنی بۆ بکات بەڕاستی زۆر زیرەکە ڤیددیۆی زۆر مهممان لەلایە بەڵام بەکەڵشیەوە نایە دایبنین داوای لێ نەکەین زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە سوپاسی ئەو پێشوازی و ئەو بەشداری گەرمەتانەکەم کە لەگەڵ کەناڵەکی ئێمایکەن بەڕاستی سوپاسانەکەم بەڵێ پێنجشەم ئینشاءڵڵا لایڤی داهاتوومانە سعات 9 ئێوارە هەروەکو شەواندی لایڤ دادنێن هەر پرسیارتان هەیە خۆتان ئامادە بکەن بەستکە کۆمنتی دووارە دامەوە زۆر دووارە دامەوە سوپاسانەکەم زۆر خۆشحاڵش دەبین بە هاتنتان بۆ سەرۆکاتی بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لە خزمەتتاندا وێنەی ئەو بەڕێزانەی کە سەردانیشیان کردوین بەڵام هەمووی ناکرێت دابنێن بە تایبەتی ئەو خوشکە بەڕێزانە ناکردی بەڵام ئەوی دەکرێت براکان دادن ئەکێنا لە کۆمنەتی دادن برنج و شلەکە دانانێت تەنها برنجەکە دانێت دەستان خۆش خۆشیشەڵا زیاتر بیان بینین وڵا خۆشحاڵە بێنەمە کە دێنە پێی سەربەرزە بین من ئمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە ئەو ئەزیزەی سلێمانی ئەو ڕێگە دوورەی بڕی بوو تەنانەت پڕیشی کردبەوە ئەیشی توانی بوێنە بۆم بنێرێ و مناقەشەیەکی تەواو لە ڕێگەی ئەنستاگرام و ئەو بابەتانە بکەین بەڵام دیار بوو خۆشەویستی بۆ ئێمە و دڵسۆزی بۆ کەناڵەکەمان وای لێ کرده بوو کە ئەو ڕێگا دوورە ببڕێ و لە شاری سلێمانەوە بێتە لای ئێمە زۆر سوپاسێکن سوپاسی هەموو لایەکتانەکەین جواب دەدنەوە جوابم داوەتەوە پێشەوەی کۆتایی پێ بێنم زۆر چونکە دڵنیام چاوەڕێی جوابەکەی بوو زۆر چاکە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا بە هیوای دیدار سەرکەوتوو بن خواتان لەگەڵ